لە خزمەتی بەڕێستانە لە وتاری ئەمڕۆمانە باسی پێگەی مرۆڤەکەین لە ئیسلامە. با بزانین خوای پەروەردگارمان خالقمان چ ڕێزێکی لە مرۆڤ گرتووە بەعام و بە تایبەتیتر لە ئینسانی موسڵمان. خوای پەروەردگار لە ئاەتی هەفتای سوورەتی ئەلئیسراء ئەفەرمێت وَلَقَدْ كَرَّمْنَا بَنِي آدَمَ وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلق تفضيلا. خوای گەورە فەرمێت بەتەکید ئێمە ڕێزمان گرتووە لە نەوەی ئادەم. و هەروەها فەرمێت ڕێزەکەی چییە زانایان لە تەفسیرەکانیا؟ ڕێزەکەی ئەوەیە لە سەر جوانترین هەیئات و شێواز دروستی کردویت. حتا زانایانی تەفسیرە فەرموون بوونی دەم ئەلێرا کە خواردنی تێکەی جوانترین شێوازە کە تۆ دەمت لە دواوە نیو ئالێ خواردنی تێ بکەی ئەلێرێ بە ئاسانی جوانەی بینیت. وەخوای پەروەردگار ڕێزی لێگرتوویت، قامەتێکی جوانی پێداویت. الذي خلقك فسواك فعدلك. خوای پەروەردگار قامەت و قیافەتێکی جوانی پێداویت، چ ئافرەت چ پیاوان. الذي أحسن كل شيء خلقه. هەموو شتێکی بە جوانی دروست کردووە پەروەردگار. صنع الله الذي أتقن كل شيء. ئەوە دروستکردنی پەروەردگارە کە هەموو شتێکی جوان دروست کردووە. لقد خلقنا الإنسان في أحسن تقويم. ئینسانی دروست کردووە لەسەر جوانترین شێواز. و هەروەها فەرمی ئێوەمان هەڵگرتووە لە ناو بەڕ و بەحرە. زانایانە فەرموون، زانایانی تەفسیر، ئێمە بۆ تێگەیشتن لە هەر ئاەتێکی قورئان دەگەڕێینەوە بۆ زانایانی کۆن. لە تەفسیرەکان لە تەفسیری تەبەری ئیبن کەثیر هیچ کاتێک بە عەقڵی خۆمان قورئان تەفسیر ناکەین. ئێستەوەی کە لە خزمەتانە باسێکم هەمووی قسەی زانایانە. خوای پەروەردگار لەسەر زەویە چۆن ئێمەی هەڵگرتووە؟ فەرموو لەسەر ئاژەڵ ئێوەی داناوە. بە زمانی ئەمڕۆ سەیارەکەت نیعمەتی خوایە، قەدری بزانە. و هەروەها لە بەحریشا لەسەر سەفینە و لەسەر کەشتیە و نیعمەتی خوایە. ئەگەر سەفینەیەک نەبێ خوای پەروەردگار و عەقڵیەتە بە مرۆڤەکان نەدا سەفینە و کەشتێک دروست بکەن، چۆن ئەتوانی تۆ هی وایە 4 شەو و 4 ڕۆژ لەبان سەفینەیەکە لە ناو ئاوە خۆ بەمەلە نابڕێەوە، خۆ ئەو بە پشتەمەلە نابڕێ. وەرەزەقناهم من الطیبات. خوای پەروەردگار لە شتە پاکەکان ڕزقی داون. خواردنی پاک سوپاسی خوا بکە، خوای پەروەردگار شتی پاکی پێداویت. خوای پەروەردگار خواردنی پاکی بۆ ناردوین. هەموو ئەو شتانەی کە حەڵاڵن بە مەرجێک حەڵاڵ بێت هەمووی بەسوودە. هیچ میوەیەک نییە زەرەری هەبێت، هیچ خواردنێک نییە زەرەری هەبێت ئیلا مەگەرام کەسە نەخۆش بکەوێت دکتۆر لێ مەنع بکات، بڵێ فڵانە خواردن بۆ تۆ خراپە بێ، ڕێنمایی دکتۆرۆ بێ بڵێ بەسەر چاو. وفضلناهم على كثير ممن خلق تفضيلا. بەڕاستی خوای گەورە فەزلی ئێوەی بەزەر زۆر دروست کراوە داوە. ئاخر ئینسان زۆر بەڕێزە. ئێمە وەکو ئاژەڵ نین، ئێمە وەکو مەڕێک نین بۆ خۆی لەو دەشتا لەوە ڕێوی ئەوارە خۆی یانی خۆی پیسێکەیە کاتە ژێری. تۆ مرۆڤیت، تۆ خوا ڕێزی لێگرتووی، عەقڵی پێداوی،